دابشکردنی بەشی دووەمی نەوتی ساڵی 2017 لە مەڵبەندی پێنجی شاری سلێمانیەوە دەستی پێکرد بە وتەی بەڕێوەبەری نەوت و کانزاکانی سلێمانیش ڕۆژانە بەغداد 7 تەنکەر نەوت بۆ شارەکە دابین دەکات کە پێنجیان بۆ پارێزگای سلێمانی دەبێت و 2 تەنکەرەکەی دیکەش بۆ پارێزگای هەڵەبجە دەبێت. ئێمە تاکید بە کۆگایەکمان هەیە کۆگای سوتەمەنی عربەت ئەوەی کە هێت لەوێ داغڵیەکەین 5 تەنکەر دوانیشی بۆ هەڵەبجە و کوارزم کردی ئێمە 50 تەنکەر کەمتر نانێرینە گەڕەکەکان ئەم 50 بۆ اکتیفا بێ خەڵک فرق نەکا بە دوایە و وەکو پێشووتریش لەوانەیە جەنابتان ئەو تێبینێتان هەبوو بە پیکابێن ئەمانە بە کارتی زیرەکەکە سیستەمەکە ئەدرێت زۆر جار هەوڵاتی و ئەزانێ ئەمەی کە پیکابەکە ئێنێ نەعەدالەتێکی تیایان نە هەر لەو مەڵبەندەیە بەس هەیە 5 گەڕێک دوورترە 6 گەڕێک دوورترە. بە پێی زانیاریەکان حکوومەتی عێراق نەوتی خاو دەداتە پاڵەوگەی بازیان لە بەرامبەریشدا پاڵەوگەکە بڕێک نەوتی سپی بۆ پارێزگای سلێمانی دابین دەکات. هاوکات لێپرسراوی دابەشکردنی نەوتی سلێمانیش ڕای دەگەێنێت لە کۆی 10 مەڵبەندی ناوشار نەوتیان بەسەر 5 مەڵبەندا دابەش کردووە و بەردەوام دەبن لەسەر دابەشکردنی نەوت. تێگرای ماڵ لە سلێمانیە 276 ماڵە تا ئێستا 82,429 ماڵمان لێ دابەش کردو بە ئەمڕۆوە ما باقی ئیتر دەست پێەکەین بە پێی ئەو نەوتەی کە دەگاتە دەستمان لە مستەودا خەزم نەکرێ و ئێمەش کاتێک گەینزار کران وتیان دابەشکە دابەشیەکەین. ئەگەرچی نەوتەکە حکوومەتی عێراق دابینی دەکات بەڵام کاربەدەستانی هەرێم بۆ هەر بەرمیلێک بڕی 50,000 دینار لە هاوڵاتیان وەردەگرن ئەوەش ناڕزایی توندی هاوڵاتیانی لێکەوتوێتەوە. ئەم هاوڵاتیە دەڵێت ساڵ و نیوێکە چاوەڕێی بەرمیلێک نەوتە ئێستا وەری گرتووە و دەڵێت ئەو بەرمیلە نەوتە بەشی زستانەکەی ناکات و دەبێت دواتر بە نرخێکی زۆر گران لە بازاڕەکاندا نەوت بکرێتەوە. وەڵایەوە ساڵ و شتێکە چاوەڕێ و بەرمیلێکی ژەبێ بەشی چەند بکە تۆ زستان بێ بەنمونە نەوت ئەگەر بە 53,000 کڕی لە دەرەوانێ بە وەرەقەیەکی دەست ناکە جارێ 170,000 من پار بەرمین و کڕیەوە بە 145,000. وەڵای قوربان جامە 3 ساڵ منەمە یەکەم جار نۆت وەرگرم لە قڕگەوە هاتووم مەڵبەندی دوم هێشتا وەرم نەگرتووە ئەگەڕێن بە دوای بزانین لەکوێ هەیە وەریگرت ئەجر نییە لە بازارە گران لە بازار بەرمیلە نەوت بە 120,000 لە کۆی 270,000 ماڵ لە ناوشاری سلێمانیدا تا ئێستا 82,000 ماڵ نەوتی ساڵی ڕابردوویان وەرگرتووە ئەوەش لە کاتێکدایە بڕی ئەو نەوتەی کە لەلایەن بەغداوە دەگاتە پارێزگای سلێمانی ڕۆژانە 252,000 لیترە بەهۆی سستی گەشتنی نەوتەکەشەوە پێدەچێت دابەشکردنی نەوتەکە لە ئێستاوە تا بەهار بخایەنێت. لە بەرامبەریشدا حکوومەتی هەرێم ئامادە نییە هیچ بڕە سوتەمەنیەک بۆ هاوڵاتیان دابین بکات. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.